بینەران و بیسەرانی بەڕێز لەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات تەوەرێکمان تایبەت دەبێت بە هەوڵەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان و بنەبڕکردن و کەمکردنەوەی گەندەڵی لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان وەک دەزاندرێت کۆبنەوەکی بەرفراوان لە نێوان لیژنەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان سازکراوە بە ئامانجی هەمەهەنگیکردن بۆ بنەبڕکردنی گەندەڵی لە هەرێمی کوردستان بۆ قسەکردن سەبارەت بە دەرەنجامەکانی هەوڵەکانی لیژنەی چاکسازی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر دکتۆر محەممەد شوکری ئەندامی لیژنەی باڵای چاکسازی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان میوانمانە. دکتۆر محەممەد شوکری بەخێر بن بۆ زۆر سپاس. با سەرەتا لە هەوڵەکانی ئێوە دەست پێ بکەین وەکو لیژنەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەوڵەکانی ئێوە لەبارەی چاکسازیەوە بەکوێ گەیشت؟ ئێمە لە دوای وتاری جەنابی سەرۆک بارزانی بڕیارەکانی لەبارەی چاکسازی لە دەی 2016 لەژنەیەک دروست بوو بۆ چاکسازی بە ناوی لەژنەیەکی بچووک بۆ متابعی چاکسازیکردن لەسەر ئەو تەوەرانەی کە جەنابی سەرۆک ڕایگەیاندەبوون. یەک حکوومەت تەبەنی ئەو پرۆژەیە کرد، دوو ئێمە بە دۆداچوونمان کرد بۆ جێبەجێکردنی ئەوەی کە پێویست بوو بۆ وەکو خۆت گوتنی بە بڕکردنی گەندەڵی و چاکسازی بە شێوەیە کە دەرەنجامەکانی لای خەڵک دیار بن. گرنگترین ئەو چاکسازیانەی ئەو هەوڵانەی کە دراون بۆ چاکسازیکردن بریتی بووە لە خستنەڕووی کۆمەڵێک مەلەف کە گەندەڵی تێدا کراوە لە سێکتەرە جیاجیاکان لە سەرەتاکانی مانگی 2016 جەنابی سەرۆک چەندین کۆبوونەوەی فراوانی کرد لەگەڵ ئەو دەستە و دامەزرانەی کە پێویستە چاکسازی لە هەرێمی کوردستان بیکەن، نمونەی ئەنجومەنی دادوەری، دەستەی نەزاهە، چاودێری دارایی، داواکاری گشتی، زائیدەن ئێمە وەکو لیژنە بۆ خستنەڕووی ئەو فایلە گشتیانەی کە پێویست بوو هەم لێکۆڵینەوە تێدا بکرێ، هەم دەستەی نەزاها و دادگاکان و چاودێری دارایی و داواکاری گشتی بە هەماهەنگی پێکەوە کاری لەسەر بکەن بۆ ئاشکراکردنی ئەو فایلانەی کە گەندەڵی تێدا کراوە دواتر سزادانی ئەو کەسانەی کە گەندەڵیان کردووە لە سەرتاسەری هەرێمی کوردستان. باشە ئەگەر ئێستا باس لە پرۆسەی چاکسازی بکرێ و لە هاوڵاتیەک پرسیار بکرێت چەندە قەنەعەتت بەوە هەیە لە هەرێمی کوردستان بەرپرسێکی باڵا یاخود بەرپرسێک ڕوبەڕووی دادگا بکرێتەوە و لێپرسینەوەی لەبارەی گەندەڵی لەگەڵدا بکرێ زۆربەی زۆریان پێیان وایە کە ئەمە شتێکی مەحاڵە لە هەرێمی لەو هەنگاوانێکی ئێمە کردیتمان شتێک مەحاڵ نییە. باشە چۆن قەنەعەت بە بینەر دەهێنیت؟ 52 فایل ئێستا لە دەستەی نەزاها کە دراونەتە محکەم دادگاکانی هەرێمی کوردستان هەر لە هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی سلێمانی هەولێر دهۆک خەڵکێکی با بڵێن باڵادەست ڕوبەڕووی دادگا کراوەتەوە تاوقیف کراوە و لێکۆڵینەوەی لەگەڵ کراوە من ینی پرۆسەکەش بەردەوامە ناونی لە میدیا باز ناکرێ سانسۆری زۆر لەسرە ینی تەنانەت ینی پرۆسەکە قاعدەیەکی قانونی هەیە دەڵێ المتهم بەری حتى تثبت ئیدانەته ناتوانێت و یەکێک بیدایە محکەمە بیدایە دادگا فایلەکەی بۆ خەڵک ئاشکرای بکەی بەبێ ئەوەی ئیدانەت کردبێ چکە دەچتە خانەی تەشیرکردن بە خەڵک ینی ئابڕۆبردننی خەڵک دەبی فایلەکەت باش تحقیقی لەناو بکرێ بەڵگەکانی ڕۆم بکرێتەوە دواتر لە دادگا ڕوبەڕووی بکرێ بە پێی ئەو کەم و کورتی و گەندەلیانەی کە تێدا هەبووە سزا بدرێتن. با ئێمە باز لە بربەستەکان بکەین ینی زێدەتر پرۆگرامەکەمان بۆ ئەوەیە کە بزانین کارەکانی ئێوە بەکوێ گەیشتووە و ئەوەش بزانرێت کە ئیرادەیەک هەیە لە هەرێمی کوردستان بەجددی لە پشت پرۆسەی چاکسازیە. ینی بەڕێستان دەڵێن مەحاڵ نییە لە هەرێمی کوردستان، بەڵام لەو هەموو کەیسەی کە ئێوە باستان لێوە کرد تاوکو ئێستا چۆن دەکرێت ینی کەسێک دەگیر نەکرابێ لەسەر مەسەلەی گەندەڵی ئەو ماوەی چەند ساڵێکە خەریکن بە دوواداچوون دەکەن. خەڵک ناتوانێت بڵێ خەڵک نەگیرەوە
بەڵام ئەگەر مەبەست ئەوەیە کە خەڵکی گەورە نەگیراوە ڕاستە خەڵکی گەورە تا ئێستا نەگیراوە بەڵام خەڵکێک ڕوبەڕوو دادگا کراوەتەوە فایل کراوەتەوە و دادگاش بەردەوام ئیشی خۆی دەکات دواتر چی بەسەراتوە دواتر خەڵک گیراوە و ڕاستە بە کەفالەت ئازاد کراوە ئیشی دادگاکانە عادەتەن ئیشی دادگا تاخیر دەبی ینی ئەوە نییە کە تو بڵێ ئەمڕۆ دەچێت دادگا و دواتر ئیشەکان یەکسەر جێبەجێ دەکرێت. باشە ئێستا لە خەڵکی کوردستان پرسیار بکە تەنانەت ناوی ئەو بەرپرسانەش دەهێنن کە تێوەگڵاون لە مەسەلەی گەندەڵی تەنانەت باز لە باڵەخانەکان دەکەن لە زەویەکان دەکەن خەڵکی سادە خەڵکی سەرشەقام چۆن دەکرێت ئێوە لژنەیەکی باڵان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و ئێستا هەماهنگگیتان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا دەستان بەو زانیاریانە نەگە خەڵک ئازاد هەر قسەیەک دەکا ئەوەی کە لە ئیعلام زۆر جار باز دەکرێت ئەوەی کە لە فێسبوک دەنووسێت یا تۆڕە کۆمەڵاتیەکان بەگشتی دەنووسێت شەرت نییە وابیتن ینی زۆر جار دەبیستین ینی دەڵێن فلان مەسئول مصادرەی هەموو ئەموالەکانی کرایان ئەوەندە عیمارەی هەیە بەڵام کە تحقیق دەکەی ڕەنگە 120 130 یان هەروە نەبی یان هەر ئەسڵان حقیقەتی بوو نەبی بەڵام ینی لێکۆڵینەوە طبعا لێکۆڵینەوە کراوە و فایلەکان کراونەتەوە و معلومات کۆکراوەتەوە بەڵام شەرت نییە هەموو شتێکە کۆکراوەتەوە و تحقیقی تێدا کراوە بۆ خەڵک ئاشکرا بکرێتن جارێ گە پرۆسەکە پرۆسەیەکی وەکو باسم کرد تو ناتوانی بچی یەکێک بیکە سجن بەبێ ئەوەی تو ئیزباتێکی دروست تەسەری هۆکارەکە بۆ ئەوەیە کە دەگوترێ ئەوانەی گەندەڵیان کردیە مولکی وڵاتیان خواردووە بڵێ بە شێوەیەکی قانونیان کردووە بۆیە دادگاش ناتوانێتە لێپرسینەوەی لەگەڵدا بکە ینی بۆ نمونە زۆر جار دەگوترێ ئەم مۆڵای ئیفلانە کەسە بەڵام کە دەچیت بە دوواداچوون دەکەی بە ناوی کەسێکی دیکەیە ئەمە ڕێگرە بۆەوەی کە ئێوە کەسی یەکەم نەمەرجنی هەمووی نەناسن مەرجنی هەمووی وابێ خەڵکەیە ناسراوە و شتی بەناوە و دەکرێت ئیجرعاتی لەگەڵ وەرگیرێتن و هەشە بەشک لە قانون شتەکانی کردووە زانی چۆنە مەسەرەن ئەوەی کە مەجموعە سێکتەرێک هەیە بەگشتی کە گەندەڵی زۆر گەورەی تێدا کراوە یان دەتوانین بڵێن کەم و کورتی زۆری تێدا بووە مەسەلای زەویزارە تەجاوزات دەبینی مەسەلا هەر لە دەوروبەری تەلەڤیزیۆنەکەی ئێوە بە سەدان و بە هەزاران ڕەنگە مەزرعە دروست کرابی ئەگەر بێ حقیقەت هەمووی تەجاوزە و بۆ ئیجرعات ناکەن ینی تۆ باز لە سەرپێچیەکان دەکەی ڕاستە خەڵکی کوردستانیش ئەمە دەزانێ بەڵام بۆچی ئێوە ئیجرعات ناکەن و زۆربەی ئەوانەی کە ڤێلایەن دروست کردن لەسەر ئەو زەویانە مەسئولن باڵا دەستن لەم هەرێمەدا ئێستا دەتوانە بڵم ئەو ئیرادەیە خەریکە دروست دەبێ لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای ئەو دانیشتانەی لە نێوان لەژنەی سەرۆکاتی هەرێمی کوردستان لە بەدواداچوونی چاکسازی زائیدەن تیمی حکوومەتی هەرێم بە سەرۆکاتی کاگنی چیروان و کا قوبات کە دوو کۆبوونەوەیە یەکێکیان بە حزوری جەنابی سەرۆک بوو ئەوی تریش ئەمڕۆ ئەو ئیرادە هەیە کە دەست بکرێ بە ئیجرعات وەرگرتن لە چەندین ئەو سیکتەرانەی کە گەندەڵی تێدا کراوە باش باست لە ئیرادە کرد ینی ئێمە وەکو ڕۆژنامەوانان کە بە دوواداچوون لەسەر ئەم کەیسە دەکەین زێدەتر تەنیا سەرۆکی هەرێمی کوردستانە کە زێدەتر داکۆکی لەسەر ئەو پرسە دەکات ینی ئەوەندەی دەبینین حزبەکان بە تایبەت یەکێتی و پارتی کە لە حکوومەتدان بەم شێوەیە یعنی پێشوازی لەو پرۆسەیە ناکەن پێتان وایە من لە تەرەف جەنابی سەرۆکەوە کە وەکو ژنەی سەرۆکاتی هەرێم قسە دەکەم ئەو ئیرادەی لای جەنابی سەرۆک دەبینم ڕەنگە لە هەموو خەڵکی کوردستان زیاترە بۆ چاکسازیکردن بەڵام ئەوەی ئێستاش دەبینم لە حکوومەت سەراحەتەن ئیرادەیەکی زۆر باش هەیە استیجابەیەکی زۆر باش هەیە و حکوومەتیش ئیشی باشی کردووە لە چاکسازیکردن لە زۆر بواردە بە تایبەتی لە مەجای کەمکردنەوەی خەرجیەکانە لە کەمکردنەوەی با بڵێن بچووکردنەوەی هەیکەلی وەزارات و حکوومەتە لە زۆر ئەو بارانەی کە حکوومەت لە شەفافبوونی مەسائلی نەفتە ئیرادەیەکی زۆر زۆر باش دەبینم و بە تەسەوری خۆم چونکە کە جەنابی سەرۆک ئەو بڕیاری چاکسازیدا لە لە دەی 2016 مەکتەبی سیاسی و سەرکرداتی پارتی بەڕسمی ئەعلانی کرد کە پشتگیری دەکەن ڕەنگە حەزبی تریش کردی بیتیان من معلوماتم نییە کە باشە ئەو ئیرادەیە لەلایەن حزبەکانەوە هەیە بۆ پرۆسەی چاکسازی بۆ نمونە زۆر جار دەگوترێ ئەوەندەی پرۆسەی چاکسازی لە ئیدارەی زەرد یاخود دۆکس هەولێر بە دوواداچوون هەیە کەیسێ ئەوەندە لە سلێمانی بەو شێوەیە نابیندرێتن جیاوازیەک هەیە لەو شتانەدا وڵڵی ئێمە وەکو خۆمان لە
وەکو لژنەی خۆمان با بڵێن ئەوەی کە مختص بووینە بە دووەداچوونی پرۆسەی چاکسازی چونکە من لە 2011 ئەندامی لژنەی چاکسازی جەنابی سەرۆکی هەرێم هەتا ئەمڕۆ لە 2011 ئێمە لژنەیەکی تایبەتمان هەبوو بە پرۆسەی چاکسازی لژنەیەکی گشتی بوو سێ لژنەی فەرعیشمان هەبوو لژنەیەکمان هەبوو تایبەت بە محافظەی سلێمانی بە منطقەی سلێمانی بەعام سێ ئەندامی بەڕێزی هەبوو ئێستا لە کۆبوونەوەکانی لژنەی باڵاش بەشدارە من ناڵێم لەوێ استیجابە نییە هەیە بەڵام ئەو استیجابەیە کە لە هەولێر و دوهۆک دەبینرێ بوو مەسلەی چاکسازی و بەدەنگەوە چوونی چاکسازەکەی جەنابی سەرۆک حتمما لە هەولێر و لە دوهۆک زۆر زیاترە لەوەی لە شوێنەکانی تر هەیە پێم وایە قوبات تاڵەبانی 100% لەگەڵ ئەو پرۆسەی چاکسازی جەنابی سەرۆکە و ئەو تیمەی کە لەگەڵیشیتی زۆر بەجددی هەوڵ دەدەن خۆی سەرپەرشتی مەجالێکی زۆری چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکا ئەو هەندێک لژنەی فەرعیش دروست بوون خۆی سەرپەرشتی لژنە فەرعیەکان دەکە کە ئێمەش تێدا ئەندامی ئەو دکتۆر محەممەد شکری من هەندێک پرسیارەکانم بەڕاشکاوی دەکەم چکە پرسیاری خەڵکن بۆ ئەوەش لێرن کە زانیاری بە خەڵک بدەین ینی زۆر جار دەگوترێ سەرۆکی هەرێمی کوردستان هەرچەندە کە زۆر جددیە لە پرۆسەی چاکسازی بەڵام ینی ناتوانێت لە هەموو کەرتەکاندا چاکسازی بکات کۆسف هەیە گرفت هەیە چ مەسلەی ئیداری چ مەسلەی دەستەڵات لە هەندێک شوێندا هەندێک کەسایەتی هەن دەستەڵاتی بەرفراوانیان هەیە حکوومەت یاخود لژنەی چاکسازی دەستی پێناگا ئەما تا چەند ڕاستە ڕەنگە هەڵایەک لەوەی هەبێت لژنەی چاکسازی دەستی بە هەموو معلوماتێکی هەرێمی کوردستان گەیشتووە معلومات هەیە لەسەر هەموو کارتێک کە پێویستە چاکسازی تێدا بکرێتن لەسەر هەموو ئەو کەساتیانەی کە خەڵک باسی دەکا کە دەستیان ناگەت نەخێوانی هەموو شتێک هەیە لە بەردەستە جەنابی سەرۆک ئەتلاعی هەیە لەسەر زۆر لەو بابەتانە و جەنابی سەرۆک دەتوانی چاکسازی لە هەموو بوارەکان بکە بۆیە کە دەستی پێکرد تەکلیفی حکوومەتی کرد و ئەمە دوو جارە کە حکوومەت چەند مانگێک کە حکوومەت ئێستجابایکی زۆر باشی پێشتریش هەی بووە بەڵام ئەمە بەجددی حکوومەت ئێستا جەنابی کاگنی چیروان کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە خۆی سەرپەرشتی ئەو پرۆسەیە دەکەوە زۆر بەجددیش لە دوای ئەوانە کە سەرکەوتنی هەم پرۆسەکەی جەنابی سەرۆک و هەم ئەوەی کە حکوومەت دەستی پێ کردووە بەڵێ باشە زۆر جار باسدەوە دەکرێت کە ینی پێشترش باسمنەوە کرد زۆربەی کەیسەکان بە یاسایی کراون و ئەو کەسانش کە گەندەڵیان کردووە خەڵک باسی لێوە دەکا ینی پرسیاری خەڵک ئەوەیە کاکە ئەمە گەندەڵی کردووە ئەم پرۆژەی ئەوە بۆچی حکوومەت بۆچی لژنەی چاکسازی دەستی پێڕان ناگات دەزانێ یەکشت هەیە ئەوەی کە بە قانونیش کراوە بەڵام لە حەدی معقولی خۆی زیاتر بێ جێی پرسیار بێ تحقیقی دەکرێت و ئیجرعاتیش دەکرێتن بە تایبەتی ئەو مەقۆلەی کە باز دەکرێت من ئەینە لە کەهادا کە لەمە دووە ئەمە کاری پێ دەکرێت ئەوەیە کە یەکێک مساتحەیەکی وەرگرتووە ئەستیسمارێکی وەرگرتووە لە بینی وەکو عەرەب گوتن لەیلەتون وەضحاها بووتە دەوڵەمەند بووە پارێکی زۆری کۆ کردوتەوە حتمما دەبی بەڵامی خۆ بداتەوە پارە لەکوێ هیناوە ئایا بە داهاتی خۆی هیناوە معاشی هەبووە ئەوەندە تیجارەتی کردووە مەسادری درستی دەستکەوتنی دەهات دەبی ئاشکرا بکرێ و ئەو زیادەی کاتوتە سەر داهاتەکان دەبی ئاشکرا باشە ئێوە لە مەسلەی کۆنگرەی ڕۆژنامەوانی پێدانی زانیاری لەبارەی کار و چالاکیەکانتان تا ڕادەیەک ینی سز دەبیدرن بۆ نمونە یعنی ئێمە زۆر جار هەواڵی ئەوە دەبیستینە وەزارەتی پێشمەرگە هەوڵەکان چەند پێشمەرگەیەک دوو موچیان هەبووە چەند ئەفسەرێک دوو موچەی هەبووە چەند کەسێک دوورخراوەتەوە پێش پرۆگرامەکەشمان باسدەوە کرد کە چەند بەڕێوەبەرێکیش ئالوگۆڕیان پێکراوە هەر لەسەر مەسلەی چاکسازی بۆچی ئێوە بۆ بینەری کوردستان ئەم شتانە ناخەنە دەزانی ئەوەی کە کراوە مەسەرەن سەرفەرمانی جەنابی سەرۆک چ لە ئیجرعاتی نەقلکردنی خەڵک یان گۆڕینی خەڵک لە پۆستەکان ئەمە شتێک نییە بە خەڵک بفرۆشینەوە ئەوەمان کردووە نامان نەکردووە ئەمە بەواجبی خۆمان و بەواجبی حکوومەتمان زانیوە کە ئەو ئیجرعاتانە بکرێتن هەدەفە ئەساسیەکەش چییە ئێمە یەک منتەڵەقی ئەساسیە کە جەنابی سەرۆک ئێستا کاری پێ دەکە ئەوەیە کە خەڵکی باش لە شوێنێک دابنێ دەتوانی ئیش بکاتن دەتوانی ئیشی باش بکات چاکسازی بکە و ئەو مەرحەلەیە کە با بڵێن لە هەر شوێنێک ببوویتن گەندەڵی تێدا بوو لەو قوناغەی ڕاگری بۆ ئەی خەڵکی باشەکە بێ بە ئیشێکی منەظەم بەرەو با بڵێن بەلەو خزمەتکردنی خەڵک بچێتن ئەوە نییە مەسەرەن تو
مدير ناحيەک دەگۆڕی قایمەقایمێک دەگۆڕی بێری مؤتەمەرێکی صحفی بکێ من وام کردووە ئەمە واجبی حکوومەتە واجبی ئێمە بووە تەحەفوزتان لەسەر زۆربەی کەیسەکان خەڵک هەبووە زانیاری هەبووە کە دراوەتە دادگا تەنانەت خەڵکی کوردستانش لێی ئاگادار بووە بەڵام تەحەفوز هەبووە لەسەر بڵاوکردنەوەی ئەو زانیاریانە چ کەیسێکیان یعنی کەیسی بەرپرسێک بووە بریکاری وەزارەتێک بووە لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستەڵاتی وەزیریشی هەبووە دراوەتە دادگا لە سنووری پارێزگای دهۆکیش بووە یعنی من نامەوێت لێرە ناوەکەی بێنم چونکە ئێوە تەحەفوز دەسەر ناوهێنانی کەسەکان دەکەن شاردنەوەی ئەو ناوانە پێتان وایە لە خزمەتی پرۆسەی چاکسازیە ئەو برادەرەی کە جەنابەت باز دەکەی دەکرێت و پرسیارە لە دەستەی نەزەها بکرێت چونکە ئەوان تحقیقی لە مۆزوعی کردووە و بەردەوامیشنە تحقیقکردن لەو بابەت بەبەستم لەوەیە ینی ئێوە لەگەڵ مندیە هەمانگیتان هەبێ و هەنگاوەکانی پرۆسەی چاکسازی بەڕای گشتی ڕابگەندر ئەمە یەکێکە لە داواکاریەکان دەزانی ساڵێکە ئێمە لەسەر با بڵێن بانگەوازی جەنابی سەرۆکیش دەکەین نەمانویستووە مباشر لەگەڵ ئیعلام قسە بکەین بۆچی لەبەر ئەوەی کە پێویستە بکرێ بۆ خزمەتی خەڵک بۆ ڕاستکردنەوەی ئەو کەم و کورتی و گەندەڵیانەی کە هەبووە لە ڕابردوودا پێویست ناکە بە خەڵک بفرۆشەوە بە ئیعلام یان کەشێکی وا دروستکەی من وا دەکەم دوایە ئەو نسبەمی ئەوەیە کە خەڵک لە ئومێدی بۆ خۆی دروست کردووە دروست نەبێتن ڕەنگە دوای تووشی ئەحباتێکی تر ببێ با نەتایج هەبێ ئەوڕۆ ئێمە ئەوەی کە لەگەڵ حکوومەت کراوە ئەمڕۆ لەو چەند تەوەرەی کە دەستنیشان کراوە کە دەبنە خاریتەی تەریق وەکو دەڵێن نەخشە ڕێگای چاکسازی لە هەرێمی کوردستان دەرەنجامێک یەکجار زۆر ئیجابی بووە لە داهاتوو نەتائیجی دەردەچن بۆ ئاگاداری جەنابەت ئێمە لە پێش دەی شوباتی 2017 وەکو لژنەی باڵای چاکسازی لە هەرێمی کوردستان بە سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕاگەاندراوەکی فراوانمان دەبی لەسەر ئەو شتانەی کە کراوە هەم ئەوەی کە لە ڕێگەی لژنەی چاکسازیەوە کراوە وەکو خۆمان هەمیش کە لە حکوومەت کردوێتی هەمووی لە میانێ ڕاگەاندراوەک کە بە هاوبەشی دەردەچێتن و ئەعلان دەکرێت بۆ خەڵک کە تا ئێستا چی کراوە بڕاتە بیشتی زۆر گەورە کراوە ئینشاءالله خەڵک ئێمەش دەمانێت ئەو شتە گەورانەی کە کراوە خەڵک لێ ئاگادار بێ و زۆر جارش ئەمە دەبێتە پندێک بۆ ئەوانەی کە ڕوو لەو کردارە قێزبوونە نەکەن باشە لەسەر ئەوە دەمینێمەوە باس لەوە کردکە کۆمەڵێک دۆسێتان لە بەردەستە تەنانەت ئەو کەسانەشە کە خەڵکی کوردستان باسییان لێوە دەکە زانیاریتان هەیە ئەگەر لەسەر ئەمە بوەستی زانیاری زیاتر بدەیت دەزانی کۆمەڵە کەیسی گەورەی گەندەڵی هەیە لە هەموو سێکتەرەکان بە تایبەتی لە مەسلەی نەوت و گاز کە سێکتەرێکی ئەساسی با بڵێن هەرێمی کوردستانە لە مەسلەی زەوی و زار بە هەردوو تەوەری مساتحات و استیسمار و بەرهێنان وەکو دەڵێن مەسلەی پرۆژەکان تەندەرات و ئەوانە پێشمەرگەیە و هێزەکانی ترە با بڵێن هەمووی مەلەفاتی تایبەت بۆ کراوەتەوە ئیشی تایبەتی لەسەر کراوە ئەمڕۆژ لە کۆبوونەوەی لە دوای کۆبوونەوەی فراوان کە تەوابوو لە ژنەیەک دروست بووە حەوت تەوەری ئەساسی دەستنیشان کراون کە ئەگەر دەتوانین عرضی کەین بەشێکیان مەسەلەن تەوەری خزمەت و وەزیفەی گشتیە تەوەری مڵک و ماڵی گشتیە تەوەری دەرمان و تەندروستی کە بوارێکی زۆر گرنگە جەنابی سەرۆک زۆر ئەتیمای پێدەدا تەوەری دەهاتی گشتیە بە نەوت و گازی شەوە تەوەری خەرجە گشتیەکانە کە حکوومەت ئێستا زۆر بەجددی ئیشی لەسەر دەکات و پرۆژەکانی وەبەرهێنانە کە ئێمە زایدەن حکوومەت ئیشێکی باشمان لەسەری کردووە زایدەن ئەو گۆڕانکاریە کارگیرانە کە پێویستە بکرێن و گۆڕین لە هەیکەلیەتی حکوومەت و هەندێک دامەزراوە کە پێویستە گۆڕانکاریان بەسەردا بێ بۆ خزمەتی چاکسازی کەواتە مەلەفتان هەیە مەلەفی ئەو بەرپرسانە لە لای ئێوە هەیە وەکو لژنەی چاکسازی باڵا مەلەف حاضرە هەمووی بەشێکی دراوەتە دادگا بەشێکی لە دادگاکان ئیشی خۆی لەسەر دەکاتن بەشێکی دەستەی نەزەها خەریکی تەدقیقە و بەشێکی لە بەردەستە لەوانەیە تەواو نەبووبی ئیشی لەسەر دەکات باشە دیارە ینی زۆر جار باس لە پرۆسەی چاکسازی کراوە لە هەرێمی کوردستان ینی ئاگادارین مەسەلەی داعش هۆکارێک بۆ دواخستنی ئەو پرۆسەی و جێبەجێکردنی ئێستا کاتی هاتووە بۆ چاکسازی بەڵێ هەر ڕۆژێک زووتر دەست بکرێ هەموو وەختێک کاتێتی چاکسازی بکرێ مەبەستم لە جێبەجێکردنیەتی لەمە دووە دەکرێت بەرپرسێک لە کەرتینەوە گەندەڵا چاوپۆشی لێ بکرێت لە بەڕۆژی داعش نابی تاخیر بکرێت هەوڵێکی جددی هەیە هەوڵێکی جددی دەی بدرێ و ئێرادەیەکی زۆر باش دەبێ هەبێ
بۆ ئەوەی ئەو وڵاتەی کە ئێمە تێداینە کە کوردستانە خاوێن بکرێتەوە لە گەندەڵی چونکە چەندی گەندەڵی هەبێ ئێمە ناتوانین بڵین ئێمە مؤسساتمان هەیە و چاکسازی نەکرێ بڕوا دەکەم بۆ ئێمە هەموو زەرمانە یان هەموو فئاتی مجتەمع زەرار دەکەن. چەند مەلەف لە دەستی ئێوەدایە چەند دۆسێ لە بەردەستی ئێوەدایە سەبارەت بە دەزانی مەلەفاتی گەندەڵی لە کوردستان ڕەنگە حسابی نەکرێت چەندە و چۆنە و بە شێوەیەکە من پێم گوتی چەند سێکتەرێکی ئەساسی هەیە ڕەنگە هەیەک لەوانە بە دەیان و بە سەدان مەلەفاتی لێ دروست بۆ بیتن لە موازەفێکی بچوو دەگریت تا دەگە زۆرترینیان لە کامە کەرتە زۆرترین استیفادە لە مەجای زەویزار کراوە استیفادە کراوی لە زەویزار و لە تەندەرات لە بابڵن لە 10 ساڵ 12 ساڵی ڕابردوو لە مەسلەی زەویزار بە تایبەتی مساتحات استثمار و تەندەرات خەڵکێکی جار زۆر پێی داڵەمەند بووە بەبێ ئەوەی نەتیجەیەکی زۆر باشی هەبوو بیتن بەدەیان پرۆژەوە بەرهێنان ڕاوەستاون زەوی دراوەتە خەڵک بە پارەی خەڵک بینا دروست کراوە دوای تەواویش نەکراوە خەڵک نەبووتە خاوەنی خاون و پارەشی داوە بە مستەسمیرەکەش ڕەنگە داڵەمەند بوو بیان تووشی کێشە بوو بی دواتر. ئێمە دەزانین لە حکوومەتی هەرێمی کوردستان ینی هەموو حزبەکان بەشدار بوونە و هەموو ڕەنگەکان شتێدا بەشدارن تا ڕاددەیە دەکرێ وەزیرێک سەر بە حزبێکی فلان بێ لەلایەن ئیدارەی هەولێر یاخود لە ئیدارەی سلێمانی لە دادگای ئەو شارەدا لێپرسینەوەی لەگەڵدا بکرێ پێ دوایە حزبەکەی دیکە ڕازی دەبێ بۆنە تەسەوەر دەکەم ئەوەی ڕادای ئێستا دروستە هەیە ئەگەر بەڵگەی پێویست هەبێ و فایلەکەی ئەو فایلێک کە پێویستە ئیشی لەسەر بکرێەوە ئەو وەزیرە تێوەگڵابێ ئێستا لە هەموو وەختێک زیاتر ئەو حازریە هەیە کە هەم حزبەکان هەم حکوومەتی هەرێم هەم سەرۆکاتی هەرێم ئەو استعدادیان تێدایە کە ئەویشە بکرێتن باش و جەنابی سەرۆکیش هەموو جار لە کۆبوونەوەکان لە دوای ئەو ڕاگەاندراوە تا ئەمڕۆ تا هەفتەی ڕابردوو کە شەمەی ڕابردوو کۆبوونەوە هەبوو لەگەڵ حکوومەت و لەگەڵ لژنەی چاکسازی و لەگەڵ هەموو ئەساتی معنی بە چاکسازی لە هەرێمی کوردستان باسی کرد گوتی خۆشم ئەگەر شتم لەسەر هەبوو من حاضرم بێمە دادگا هیچ استثناءک لە کوردستان ئەمری کرد کە هیچ استثناءک لە کوردستان بوو کەس نییە و کەسیش بەدەر لە یاسا نییە لە هەرێمی کوردستان. باش من ینی ئەو پرسیارم ئامادە کرد بوو کە ئیستثنا هێڵی سوور بۆ کەس نییە و لە خۆیەوە باسی کردووە سەرۆکی هەرێمی کوردستان لە خۆیەوە دەکرێت دەست پێ بکرێت بەڵام لە ڕووی واقعەوە ئەمە جێبەجێ دەکرێت تەسەوەر دەکەم ئیرادە هەیە جێبەجێ دەکرێت بەڵام ڕەنگە قورسیش بێ بەپێی ئەو زۆرفە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو زۆرفە اقتصادیە کە دروست بووە ئەو شەڕی کە دروست بووە ڕەنگە لە مەرحەلەیەک لە مەرحەلەکان زەحمەت بوو بێ بەڵام بوو داهاتوو متەسەوەر دەکەم ئەو ئالیەتێک هەبێ کە ئیجراعات لەگەڵ هەموو خەڵک بکرێتن ئەوەی کە لەسەری ئیزبات ببی کە گەندەڵی کردووە بەڵام شەرتیش نییە ئەوەی کە خەڵک لە ئیعلام باز دەکرێت هەر چەند ڕۆژێک پێشێستا لە فەیسبوک هەندێک لەسەر یەکێک لە مەسئولین بڵاو کرایەوە ئەسڵ ئەساسی بوو نەبوو بەڵام فەیسبوکە و خەڵکێک بخۆشی دەکا و خەڵکیش باسی دەکات. ئێوە زۆر جار بازدەوە دەکەن کە پرۆسەکە پرۆسێکی درێژخایەنە لە مانگێک و ساڵێک و 2 ساڵیش ینی کۆتایی پێ ناهێنرێت بەڵام ئەوەی دەبیندرێ زێدەتر سەرۆکی هەرێم داخۆشی لە مەسلەی پرۆسی چاکسازی دەکاتەوە لە ئێستا دەقسە لەسەر ئەوەیە کە سەرۆکایەتی هەرێم گۆڕانی بەسەردا بێ حکوومەتێکی تازە ئەمە تەسیر لە کاری ئێوە ناکە دەزانی سەرۆکاتی مەسەلەی جەنابی سەرۆکی هەرێم وەکو با بڵێن بەرزترین سوڵتەی بەپێی قانون تەبەن بەرزترین سوڵتەی تەنفیزی لە هەرێمی کوردستان لە 2011ەوە کە پرۆژەی با بڵێن یەکەمی چاکسازی ئەلان کرا تا ئێستاش خۆی بە خەمخۆری ئەوازعی زانیوە بۆ ئەوەی چاکسازی بکرێت و ڕەنگەش بەدەیان و بە سەدان و بە هەزاران مەلەفاتی گەندەڵی ڕوبەڕووی جەنابی سەرۆکی هەرێم کرابیتەوە بۆ چارەسەرکردنی بەشێکی زۆریشی چارەسەر کراوە ینی ئاگادارە لە زۆربەی مەلەفەکان ئاگدارە بە ئەمری جەنابیشیان بەشێکی زۆری مەلەفەکان تەقدیمی دادگاکان کراوە ئێستا دەتوانێت دادگا و لە دەستەی نەزەها بپرسن مەسەلەی ئەو گۆڕینە کە جەنابەت باز دەکەی من تەسەوەر دەکەم ئەو ئەستیجابەی ئێستا هەیە بۆ چاکسازی بە تایبەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەر گۆڕانکارێک دروست بێ
تصور ناکەم تەراجعێک دروست بێت چونکە تەراجعەکە دروستیش بێ لە هەر مەجالێکە هەر کەسێک خۆی زەرار دەکا ئەوەی کە تەراجعی کردووە چونکە گەندەڵی زەراری هەمومانە قازانجی کەی تێدا گەندەڵی قازانجی کەسی تێدا نیە کەواتە ئیرادەیەکی بەرفراوان ئێرادەیەکی بەرفراوان هەیە و من باسی ئەگەر باسی ئەوڕۆ بکەم خاریتەیەکی تەریق وەکو دەڵێ نەشەڕێگاک دروست کراوە بۆ چاکسازیکردن و ڕەنگە نەتایجەکانی لە چەند هەفتەی داهاتوو بۆ خەڵک ئاشکرا بکرێت. نازانم کاتم چەند ماوە برادران ئەگەر ئاگادارم بکەنەوە ئەو کۆبنەوەی ئێوە لەگەڵ لژنەی حکوومەتی هەرێمی کوردستان لژنەی چاکسازی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامتاندا گرنگیەکەی خۆی لە چیدا دەبینێتەوە بۆچی دەبێت گرنگ بێ لژنەیەک لە سەرۆکاتی هەرێم لەگەڵ حکوومەت هەماهەنگی بکەن زانی لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی هەرێم ئەمری کرد کە ئەو هەنگاوانە و ئەو حاڵەتانەی ئێمە تحقیقی تێدا دەکەین و هەوڵەکانی حکوومەت بۆ چاکسازی یەک بخرێن ئەوە بوو لە هەفتەی ڕابردوو بانگێشتی سەرجەم ئەو دامەزراوانەی کرد کە معنین بە پرۆسەی چاکسازی بە تایبەتی حکوومەتی هەرێم کە هەنگاوەکانی بە تایبەتی لەگەڵ بانقی نێودەوڵەتی و تیمێکی ئەژنەبی با بڵێن و لە ناوخۆش حکوومەتی هەرێمی کوردستان تیمێکی با بڵێن ڕوبەڕووبوورەی قەیران و ئەوانەی هەیە زائیدەن ئەنجومەنی دادوەری دەستەی نەزاها چاودێری دارایی داواکاری گشتی و ئێمەش وەکو تیمی با بڵێن چاکسازی جەنابی سەرۆکی هەرێم بانگێشتی کردین بۆ ئەوەی هەوڵەکان یەک بخەین بەرنامەکان یەک بخەین بۆ ئەوەی چاکسازی بە فراوانتر بکرێ هەموو هەرێمی کوردستان بەبێ ئەستیسنا بگرێتەوە و هەوڵەکان کە یەک خران نەتایجەکانی باشتر بۆ خەڵک دیاری بکرێن و لە چەند مانگی داهاتوو نەتایجەکانی بە بەرجەستەیی بۆ خەڵک ئاشکرا بکرێن. دواپرسیارم ئەوە دەبێت چونکە زۆر جار جێبیستی ئەوە دەبین هەندێک لە بەرپرسەکان بۆ ئەوەی ڕوبەڕووی دادگان نەبنەوە پارەیان ناردۆتە دەرەوەی وڵات و لە دەرەوەی وڵات بە تایبەت لە تورکیا لە چەند وڵاتێکی دیکە پرۆژەیان دروست کردووە نیانویستوە لە هەرێمی کوردستان پرۆژە دروست بکەن ئێوە لە لژنەی چاکسازی دەتوانن دەستان بگات بەو کەسانە شتی وا هەیە دەزانی ئێمە لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی سیستەمی بانقی تا ئێستا سیستەمێکی زۆر لاواز بووە طبعا ئەوش دەبی چاکسازی تێدا بکرێت و بە قووەت بکرێتن و مەسەلەی کوکردنەوەی پارە لای خەڵک زۆر جار ئاشکرا نییە خەڵک نازانین کێ چەند پارەی هەیە کێ چەند زێڕی هەیە کێ چەند پارەی دەستکەوتووە کێ چەند ڕەشۆی وەرگرتووە کێ چەند پارەی تەحویل کردووە چونکە زۆربەی ئەو تەحویلاتانەی پارەکە لە کوردستان بوو دەرەوە دەکرێت لە ڕێگەی مەکاتیبی حەوالاتەوە دەکرێتن ئەوەی کە لە بازار هەیە مەسەرەن بە ملیۆنەها دۆلار تەحویل دەکرێت بەبێ خەڵک هەستی پێ بکە شعوری پێ بکە چکە ناشتە ناو سیستەمی ڕسمی حەوالاتی با بڵێن دەوڵەت و یان وڵاتانی بازاری ڕەش وەکو بازارێکی ڕەش حسابی بۆ دەکرێتن بەڵام ئێستا لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی هەرێم ئەو مەوزوعە زۆر بەجددی ئیشی لەسەر دەکرێت هەر پارەیەک کە تەحویلی دەرەوەی هەرێمی کوردستان کرابێ طبعا هەماهەنگی لەگەڵ ئەو وڵاتانە دەکرێت کە پارەکەی بچووە بە هاوکاری لەگەڵ هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستنیشان دەکرێت ڕووداوی لەم شێوەیە هەبووە و خەریکن بەڵێ دکتۆر محەممەد شوکری ئەندامی لژنەی باڵای چاکسازی لە سەرۆکاتی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام ئێستا دەچینە ناوبڕێک. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەت دەبێت بە ڕەوشی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەرک و بەرپرسیارەتی حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە بەرامبەر ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا لە ناوەخۆی کۆماری ئیسلامی ئێران ڕوودەدەن و هەروەها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانش بە شێوەیەکی گشتی ڕوودەدەن بۆ قسەکردن لەسەر ئەم ژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ مستەفا هیجری سکرتێری گشتی حزبی دیموکراتی کوردستانی ئێران کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کۆیەوە لەگەڵمانە. بەڕێز هیجری بەخێر بێن بۆ باسی ڕۆژ پێم باشە لەوەوە دەست پێ بکەم ئەو گۆڕانکاریانەی کە قسەی لەسەر دەکرێ بڕیارە لە دوای داعش گۆڕانکاری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتەکایەوە ڕۆژهەڵاتی کوردستان ئێوە وەکو حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە چێوەی ئەو گۆڕانکاریەدان؟
ئێمە پێمە وایە کە ئەو گۆڕانکاریانەی کە چاوەڕوان دەکەین لە خۆراڵاتی نێوەڕاستدا بێتە پێشێ کۆماری ئیسلامی ئێرانیش بە دوور لەو گۆڕانکاریانە نابێ بەڵام جیاوازی هەیە لە بینی وڵاتێکەوە تا وڵاتێکی دیکە بە تایبەتی بە هاتنە سەرکاری ترامپ وەک سەرۆک کۆماری نوێی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بە پێی ئەو باسانەی کە ئێستا لە ئارادایە و بیر و بۆچوونەکانیان لە پەیوەندی دەگەڵ خۆراڵاتی ناوەڕاست و کۆماری ئیسلامی ئێراندا چاوەڕوان دەکرێت کە هێندێک ئاڵوگۆڕی تایبەتی لە کۆماری ئیسلامی ئێرانیش بێتە پێشێ لە پەیوەندی دەگەڵ ئەو سیاسەتانەی کۆماری ئیسلامی کە پەرە بە تەرۆریزم و دەستێوەردان لە وڵاتەکانی خۆراڵاتی نێوەڕاست و باقی وڵاتەکانی دیکەی موسڵماندا دەدا لە پەیوەندی لەگەڵ ئەو قەراردادەی کە ئیمزا کراوە لە پەیوەندی دەگەڵ پیتاندنی یۆرانیۆم کە ئێرانیەکان پێی دەڵێن بەرجام ئەو ئەگەرە هەیە کە چاو پێداخشانەوەی پێدا بکرێت ئەوانە کۆمەڵێک لەو ئاڵوگۆڕانن کە پێشبینی دەکرێت کە ڕوو بدەن. باشە کەوایە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەرێکی زۆرە کۆماری ئیسلامی ئێرانیش بگرێتەوە کەوایە ناحەقی ئێران نییە لە بوونی کۆنسوڵخانەی عەرەبستانی سعودیە لە هەرێمی کوردستان بترسێ لەوەی کەوان وەکو باسی لێوە دەکەن ئەم کۆنسوڵخانەیە لە دژی بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران کار دەکات پێتان وایە مەترسی کۆماری ئیسلامی ئێران لە جێی خۆی دابێ؟ ئێمە ئەوە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران بە شتێکی نوێ نابینین چونکە کۆماری ئیسلامی بۆ خۆی دەستێوەردان لە هەموو وڵاتاندا دەکا بە تایبەتی ئەو وڵاتانەی کە نایەنە ژێڕچێفی کۆماری ئیسلامی ئێران وەکو عەرەبستانی سعودی ئەوەی کە مناقشە و کێشەی ساز کردووە لەگەڵ عەرەبستانی سعودی بەشێکی سەرەکی دەگەڕێتەوە سەر هەڵەکانی کۆماری ئیسلامی بە نیسبەتی چۆنیەتی هەڵسوکەوتیان لەگەڵ وڵاتانی عەرەبی لەگەڵ وڵاتانی ناوچە بۆیە ئێمە ئەو هەڕەشانەی کە کۆماری ئیسلامی لە کۆنسولگەری عەرەبستانی سعودی دەکات لە هەرێمی کوردستان ئێمە ئەوە بە شتێکی دەستێوەردان بەشێک لە دەستێوەردانەکان دەبینین چونکە ئەوە لە سەلاحیەتی کۆماری ئیسلامی ئێراندا نییە بۆ عێراق یا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دیاری بکە چ وڵاتێک کۆنسولگەری لە ئێرە لە هەرێمدا هەبێ یان نەیبێ. باشە یعنی بمانەوێ و نەمانەوێ پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران و عەرەبستانی سعودیە بە شێوەک لە شێوەکان وەک پێویست نییە و سەبارەت بە عێراق سەبارەت بە سووریا ئاڵۆزێکی باش لە نێوان هەردوو وڵاتدا هەیە ئەوان زۆر جار باز دەوە دەکەن کۆنسوڵخانەی عەرەبستانی سعودیە هاوکاری حزبە کوردستانیەکان دەکات بۆ ئەوەی بە شێوەک لە شێوەکان نائارامی لە ناوچە سنووریەکان دروست بکەن ئەمە هەتا چەند ڕاستە؟ ئەو ئیتهامانەی کە کۆماری ئیسلامی ئێران بە کۆنسولگەری عەرەبستانی دەدا وەکو ئەو ئیتهامانن کە تاکو ئێستا بە هەموو نایارەکانی خۆی دەدا و لە نێو ئەواندا بە حیزبەکانی دژبەری کۆماری ئیسلامی ئێران و تەنانەت حتا ڕۆژنامە نووسێک لە نێوخۆی ئێرانێ شتێک بنووسێ کە نەختێک جیاوازی هەبێت لەگەڵ بیر و بۆچوونەکانی دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران متهەمی دەکەن بە بەستراوە بە وڵاتانی دەرەوە بە ئیسرائیل بە ئەمریکا بە عەرەبستانی سعودی بۆیە ئەو ئیتهامەش کە لە عەرەبستانی سعودی دەدەن لەو زۆر بە دوورە لە واقعیەت چونکە نە ئێمە وەکو یەکێک لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی و ئەوەندەی کە ئاگادار بین
نا ڕێکخراوەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن هیچ یارمەتێکیان لەلایەن عەرەبستانی سعودیەوە پێ نەکراوە و ئەوە ئیتهامێکە کۆماری ئیسلامی ئێران سازی کردووە بۆ ئەوەی کە زەخت بێنێ بۆ کۆنسولگەری عەرەبستانی سعودی لە هەرێمی کوردستاندا. باشە ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان هەموو بەشەکانی کوردستان لە ڕۆژهەڵاتدا جموجۆڵی سیاسی جموجۆڵی دیکەی سەربازی بە بەراورد لەگەڵ ناوچەکانی دیکەی کوردستاندا زۆر کەم دەبیندرێ. یعنی حزبی دیموکراتی کوردستانی ئێران کە خاوەنی کۆماری مەهاباد بووە، خاوەنی پێشەوە قازی محەممەد بووە، یعنی دەیان سەرکردەی تێدا هەبووە. بۆچی ئێستا حزبی دیموکرات وەکو پێشوو نابیندرێ؟ هۆکار چییە؟ بەشێکی دەگەڕێتەوە سەر ئەو زەبر و زەنگەی کە کۆماری ئیسلامی ئێران لەسەر خەڵکی کورد لەو بەشەدا هەیەی. خەڵکی کورد وەکو کۆمەڵگایەکی متتەهەم چاو لێ دەکرێت بە کەمترین جم و جۆڵ گەورەترین سەرکوت دەکرێن، تونترین سەرکوت دەکرێن. تێچووی خەبات و بربەرەکانی لە کوردستانی ڕۆژهەڵاتدا بەدژی کۆماری ئیسلامی یەکجار زۆر قورسە. ئەوە لەلایەکی دیکەشەوە بەداخەوە تاکو ئێستا لە سەراسەری ئێراندا گە چاو لێ بکەین جمو جۆڵێکی شکلگرتو و ڕێکخستو بەدژی کۆماری ئیسلامی ئێران بەو شکڵە وجودی نییە. بۆیە خەڵکی کورد لە کوردستانی ئێراندا بەتەنێ بۆیان زۆر بە زەحمەتە کە دژی کۆماری ئیسلامی ئێران ڕاپەڕیم بکەن. بەڵام لە 2 ساڵی ڕابردوودا خەباتێک لە کوردستانی ئێراندا دەستی پێ کردووە کە خەڵک نێویان ناوە ڕاسانی ڕۆژهەڵات. ئەو خەباتە خەباتی حزوری پێشمەرگەیە لە نێوخۆی خەڵکدا بۆ پشتیوانیکردن لە خەباتی مەدەنی و لەو 2 ساڵەدا خەباتی کورد لەو بەشەشدا شکڵێکی تازەی بەخۆیەوە گرتووە و خەڵک هیوادار بووە. ئێمە هیوادارین و تێدەکۆشین کە ئەو خەباتە زیاتر پەرە بگرێ و بەش ببێتە بەشێک لە تێکۆشان بە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی کە بەرچاوتر بێ و ڕۆژهەڵاتیش بکەوێتە ڕۆژەف. باشە بەڕێز حیزری بەدەر لەوەی ئەو هۆکارانەت باس کرد، بەڵام ڕای خەڵکی کوردستان بەشێکیان لەگەڵ ئەوەیە ئەو کاتەی حزبی دیموکرات کە هەردوو باڵەکە هەردوو حزبەکە دەبن بە یەک حزب کاریگەریان زێدەتر دەبێت چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی سەربازی. بۆچی ئێوە ناتوانن یەک بگرن؟ هۆکارەکان چییە؟ ئێمە لە پەیوەندی دەگەڵ یەکگرتنەوە لەگەڵ ئەو هاوڕێیانەمان کە لە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران جیابوونەتەوە ماوەی 2 ساڵە لە وتووێژ داین و هەنگاوی باش لەو پەیوەندێدا نراوە. پەیوەندێکامان ئاسایی بوونەتەوە، دانیشتن و کۆبوونەوە و مەشوەرەتکردن دەگەڵ یەکتری هەیە و تاکو ئێستاش ئێمە ناومێد نەبووینەوە حەولەکانمان بەردەوام دەکەین. بەڵام سەرڕای ئەوە پێم خۆشە ئەوە زیاد بکەم کە کار و تێکۆشانی هەر کام لە بەشەکانی کوردستان و حیزبە سیاسیەکان بەستراوەتەوە بە نەوعی کار و سیاست و تێکۆشانیان، چونکە لە کوردستان لە هەموو بەشەکاندا ڕەنگە حیزبی وا هەبن کە یەکگرتوش بن، بەڵام کار و تێکۆشانیان بەرچاو نییە. ینی مەبەستم ئەوەیە کە ئەوەتان عرض بکەم کە یەکگرتن بۆ خۆی لە خۆیدا بە معنای تەزمینی فعالیت و تێکۆشانی زیاتر نییە، بەڵام دەتوانێت ببێ. باشە. ئەمڕۆ مستەفا مەولودی وەکو سکرتێری حزبی دیموکراتی کوردستان دەست نیشان کرا بە زۆرینەی دەنگی کۆمیتەی ناوەندیە و حزبە بوو بە سکرتێری گشتی حزبەکە. ئەمە دەرفەتێکی تازە دروست دەکات لەوەی هەردوو حزب یەک بگرنەوە بەتایبەت وە باز دەکرێت کە خالید عەزیزی بە شێوەیەک لە شێوەکان یعنی کێشە و گرفت لەسەر پۆستی سکرتێری حزبی دیموکرات هەبووە لە داهاتوودا ئەگەر یەک بگرن.
ئێمە هەر لە ئێستاوە پیرۆزبایی لە بەڕێز کاک مستەفا مەولودی دەکەین و ئێمەش چاوەڕوان بوون بۆەوەی کە سکرتێری نوێ دیاری بکرێ بۆی کە ئێمە جارێکی دیکە وتوێژەکانمان لەگەڵیان دەست پێ بکەینەوە هیوادارین کە لەو بڕگەیەی کار و تێکۆشانی ئەو حیزبەدا بتوانین بە هەماهەنگی و بە لێگنیزیبوونەوەی زیاتر بتوانین بە ئاکامی مەبەستمان کە یەکگرتنەوەیە پێی بگەین ئێمە بەش بە حاڵی خۆمان لە پەیوەندی دەگەڵ ئەو مەسلەیەدا هەموو تێکۆشانی خۆمان دەخینە گەڕ زۆر باشە بابینە سەر نێوەخۆی کۆماری ئیسلامی ئێران و بەم دوایە عەلی هاشمی ڕەفسەنجانی وەکو دەزاندرێ ینی گیانی لەدەستدا و ڕێوڕسمی تایبەت لە کۆماری ئیسلامی ئێران بەڕێوە چوو خوێندنەوەی ئێوە لەسەر گیان لەدەستدانی ڕەفسەنجانی چۆن بووە بە تایبەت هەندێک لە میدیاکان باز دەوە دەکەن کە گومان هەیە لەوەی ڕەفسەنجانی بە مردنی خۆی گیانی لەدەستدا بێت ینی بە شێوەیەکی ئاسایی گیانی لەدەست ئێمە هەمومان ئاگادارین کە ڕەفسەنجانی یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بوو ئەو کەسایەتیە چ پێش هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران چ دوای هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران هەموو توانا و لێهاتووی خۆی بەکاری هێنا بۆەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەهێزتر بکە بیپارێزێ لە شەڕی ئێران و عێراقدا لەلایەن خومێنی وەکو فەرماندەی هێزەکانی چەکدار دیاری کرا لە قبولکردنی قەراردادی نێونەتەوەیی ڕێکخراوی نەتەوەی یەکگرتوەکان بۆ ئاگربەست نێوانی ئێران و عێراق ڕەفسەنجانی کەسێک بوو و گرنگترین کەس بوو کە خومێنی قانع کرد کە قەراردادی ئاگربەست ئیمزا بکەن و دوای ئەوەش لەگەڵەوەی کە هێندێک لە نەیارەکانی کۆسپی زۆریان هێنا پێشێ بەڵام بەنسبەتی کۆماری ئیسلامی ئێران هەر وەفادار بوو بۆیە پێمان وایە کە کۆماری ئیسلامی ئێران بە مردنی ڕەفسەنجانی کەسایەتێکی زۆر گرنگی لەدەستداوە و دەواقەدا وەکو کەسێک کە لە هەموو قەتڵەکاندا لە جنایەتەکاندا لە بەرنامەکاندا و بەگشتی لە هەموو ئەو سیاسەتە باشە ئەگەر وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە بەڕێز سێجری لە کاتێکدا کە هاشمی ڕەفسەنجانی کاندید بوو بۆ جێگرتنەوەی عەلی خامەنەیی ڕابەری گشتی کۆماری ئیسلامی ئێران گیان لەدەستدانی ئەو کەسایەتیە پەیوەندیدار بوو بە گەمە نێوەخۆیەکانی کۆماری ئیسلامی ئێران یاخود مردنێکی ئاسایی بوو یان ئێمە وەکو بەڵگەیەکی جێگەی باوەڕ پێکرا و هیچمان لە دەستدانیە بەڵام بە پێی ئەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران تاکو ئێستا زۆر لە کەسایەتی ناودارەکانی کە نەختێک دژایەتیان لەگەڵ شێوەی هەڵسوکەوتی ڕێبەری کۆماری ئیسلامی هەبووە بە شێوەی جۆرا و جۆر لە بینی بردوون یا پەراوێزی خستونە ئێمە بە دوور نابینین کە مردنی ڕەفسەنجانیش بە پێی ئەو پیلانانە بێ کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە دژی ئەو کەسایەتیانە بەکاری هێناوە بەڕێز زر دیارە کاتم تەواو بووە بەڵام دەمەوێ ینی ئەو چاوەڕوانیەی ئێوە هەتانە لە هاتنی ترامپ بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا چاوەڕوانیەکانی ئێوە چین بۆ ئەوەندە گەشببینن بە هاتنی ترامپ لەوەی کە گۆڕانکاریەک لە خودی کۆماری ئیسلامی ئێرانیش ڕوو بدە ئەگەر بە کورتی وەڵام بدەیت ئێمە گەشتبینیمان بەنسبەتی هاتنی ترامپ ئەوە نییە کە بێ بۆ مافی کورد و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان مافی کورد وەربگرێ بەڵام بە پێی ئەو پرۆپاگاندەی کە لە پرۆسەی
هەڵبژاردندا کردوویەتی و بە پێی ئەو بەڵێ. وەزیر و بەرپرسانەی کە تاکو ئێستا دیاری کردوون وێ دەچێکە سیاسەتی وی لەگەڵ سیاسەتی ئۆباما بە تەواوی کەواتە ئایندا هەموو ئامانجەکانی ترامپ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاسی جیهانیش دیاری دەکا دیارە بەهۆی کەمیکات نەمانتوانی درێژە بە گفتوگۆکەمان بدەین بەڕێز مستەفا هێجری سکرتێری حزبی دیموکراتی کوردستانی ئێران زۆر زۆر سوپاسان دەکەین. زۆر سپاس. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا.